ڕاستیەکەی ئێمە لەم ژیانە پێویستمان بە بەردەوامیە و تەنها یەکێک لەو شتانەی کە ئەگەری هەیە مرۆڤێک بگەێنێ بە سەرکەوتن یەکێک لە خەسڵەتەکان بەردەوامی. بۆ نمونە تۆ ئەگەر زیرەکترین کەس بی و ئەگەر لێهاتووترین کەس بی و ئەگەر باشترین هەلت لە بەردەساوێ، هیچ لە ئامانجە گەورەکانی ژیان شتانێکی کاتی نین ئینسان بتوانێت بە چەند ڕۆژێ پێیان بگە. بۆ نمونە بەدەستهێنانی بڕوانامەیە، بەدەستهێنانی پارەیە، بەدەستهێنانی کەسایەتیکی، یعنی ببی بە کەسایەتیکی بەهێز، ببی بە نووسەرێکی باش، ببی بە خاوەنکارێکی باش، ببی بە کارمەندێکی باش، هەر یەکێک لەوانە لە پیشەکە تا زۆر باش بی، هەر یەکێک لەمانە ئامانجێکە کە بە دووسێ ڕۆژ و ئەمانە ناکرد. ئێوە پێویستی بە چەندان مانگ هەیە، چەندان ساڵ هەیە. کەواتە یەکێک لە خەسڵەتەکان ئەگەری ئەوەی ئێمە بگەێنێت تەنها سووربوون و کۆڵنەدان و بەردەوامیە. سووربوون و کۆڵنەدان و بەردەوامی یەک شتە. سووربوون، کۆڵنەدان و بەردەوامی. ئەگەر بێت و هەموو جەوەکە بۆ تۆ ڕەخساو بێ، بۆ نمونە خوێندکاری وا هەیە باوکو دایکی پارەیان بۆیاوە ناردویانەتە خوێندنێکی زۆر باش، بەڵام ناخوێنێت، ئیتر تاو ڕۆژێکی ئەڵێ تاقەتم نییە بخوێن، چی لێیەکی؟ کەواتە تۆ ئەبێ بە پەترێک ماوەیەکی دیاریکراوە تێپەڕ ببیت. سەرکەوتن ئەوەیە تا ئەو سەر بڕۆیت. سەرکەوتن ئەوەیە تا ئەو سەر بڕۆیت. ئیتر تۆ هەر کێشەیەکت هاتە بەردەست لە کاتی خوابی لێکیت چۆن چارەسەری بکەی. ئازیزان، ئەوەی ئەم شەو ئەمەوێ باسی کەم ئەوەیە. زیرەکانە بژیت زۆر مهمە. تۆ کە یادگە ئەخوێنی، چالاکردنی مێشک ئەخوێنی بۆ ئەوەیە کە زیرەکانە بژیت، زیرەکانە بخوێنی، زیرەکانە فێر ببی. بیرۆکەیە کە ئەتوانێ واد لێ بکە هەم وزت بۆ بگەڕێتەوە، کەمتر وزە سەرفکەی، کەمتر کات سەرفکەی و بگەی بە ئامانجەکان، ئەوەیە کە هەوڵ بەی هەمیشە ڕێگایەکی زیرەکانە بگریتە بەر. هەمیشە بیر لەوە بکەرەوە ڕێگەیەکی زیرەکانە بگرێتە بەر. جا بە تایبەتی لە مۆزوعی یادگا، لە مۆزوعی فێربوون، لە مۆزوعی پەرەدان بە خۆت ڕێگای زیرەکانە بگرێتە بەر. چەندان ڕێگا هەن لەوە چێ من ڕۆژی ڕۆژان نەمتوانێت بیریان لێ بکەم، بەڵام چەندین جار کاتێ پەنام بردوتە بەر ڕێگەیەکی زیرەکانە، خۆشبەختانە بە ئاسانی گەشتوم بەوەی کە ویستوم. جا هەر بە کورتی ڕێگای زیرەکانە بگرێتە بەر بۆ ئەوەی کاتت بۆ بگەڕێتەوە، وزت بۆ بگەڕێتەوە، پارەت بۆ بگەڕێتەوە، تەمەنێکە بۆ بگەڕێتەوە. چونکە بەڕاستی ئەگەر بڵێن هەموو شتێک نرخی دابنەی، نرخی واقعی ژیان کاتەکانە. واتە تۆ قەرارە چەند ساڵ بژیت. بۆ نمونە بڕیاریکی خوایانە هەیە کە تۆ 60 ساڵ بژیت. کەواتە ژیانی تۆ بەچی ئەپێورێ؟ بەم سەعاتانە، بەم دەقانە، بەم ڕۆژانە ئەپێورێ. من زوو بابەتێکم بۆ جێڕا بۆ گۆڤارێک لەسەر تەماشاکردنی تەلەڤیزیۆن. ئەڵێ ئەمریکیەکی ئاسایی لە شەو ڕۆژێکە معەدەل 4 سەعات تەماشای تەلەڤیزیۆنەکە. واتە لە نێوان نیو سەعات سەعاتێکەوە دەست پێەکە بۆ 9 سەعات. بەڵام بەعام خەڵک 4 سەعات، نزیکی 4 سەعات تەماشای تەلەڤیزیۆنەکە. ئایا ئەزانی ئەگەر لە شەو ڕۆژێکە 4 سەعات تەماشای تەلەڤیزیۆن بکەی، ئەمە وەکو چی وایە؟ ئەگەر حسابی کەی
ئەو ڕۆژەی تۆ ئەگەیتە 60 ساڵ وەکو ئەوە وایە 9 ساڵی تەمەنت 9 ساڵی ڕەبق شەو ڕۆژ تۆ بەس چاوت بڕی بێ لە تەلەڤیزۆن کە کۆیەکەیتەوە ئینجا ئەزانی چەند زۆرە هەریکێک لە ئێوە ئێستاکە هەریکێک لە ئێمە ڕۆژانە چەندە تەماشای یوتیوبەکەین بە باسیەوە نەکەم ئایا سەیری باشەکەین سەیری خراپەکەین بە باسیەوە نەکەم بێنە پێشچاوی خۆت هیوامان هەیە بە سۆشیال میدیا ڕۆژانە 8 سەعاتیش تەماشاکە ئەگەر 8 سەعات کەسێک بەس تەماشای سۆشیال میدیا بکە و زۆر ئاسایی لە کوردستان زۆرمان هەیە 8 سەعات خەریکی سۆشیال میدیا بێ یعنی خەریکی فەیسبوک و یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک و ئەم شتانە ئەگەر ڕۆژانە 8 سەعات خەریک بێت کاتێ تەمەنی ئەگاتە 60 ساڵ وەکو ئەوە وایە 18 ساڵی ڕەبق شەو ڕۆژ خەریکی ئەمە بیری لێکەرەوە چەند کارەساتێکی گەورەیە کاتێک کە تۆ کاتەکانت بەم شێوازە بڕۆ جا ئازیزانم کاتێک کە تۆ ئەتەوێ هەوڵ بگەی بە شتێک بۆ نمونە هیواتان هەیە تەلەڤەیە هیواتان هەیە ئێستاکە دەوامەکە لە کۆمپانیایەک لە شوێنێک ئیشەکە کاتێکی زۆری گیراوە و ئەرزانی مرۆڤ پێویستی بە خواردنە پێویستی بە خەوتنە پێویستی بە ئیستراحەتە کەواتە کاتێکی کەمی بەدەستەوەمەوە ئەو کاتەکەمە تو ئەتەوێت چی بکەیت ئەتەوێت فێری ئینگلیزی بی ئەتەوێت کاتەکەمە فێری عەرەبی بی ئەتەوێت کاتەکەمە قورئان لەبەر بکەیت ئەتەوێت لەو کاتەکەمە تۆ زانستێکی باش بەدەست بهێنی مطالعەیەکی باش بکەیت شتانێکی زۆر لەبەر بکەیت ئازیزان لەم کاتە ئەتر بۆ دەرەکەوێت کە خەریکە عمرت سەرفە بێ ئەبێت تۆ ڕێگای زیرەکانە بگریتە بەر ڕێگای زیرەکانە گرتنە بەر وەکو چی وایە من جارجار مەنتیقەیەک هەیە لەم شارە کاتێک ئەمەوێ بچم بە پێ ئەچم و بەناو دارستانە ئاڕۆم دارستانەکە چۆنە پێچاوپێکی زۆر تایە پێچی وای تایە لێرە سەیری خوارۆ ئەەکەم 4 مەترە بەڵام ئەگەر بە پێچەکە بڕۆم ئەبێ بە 20 مەتر ئەبێ بە 30 مەتر ئەگەر بزانم ئەتوانم بڕۆم ئەوە یاعتیادی تۆزە زەحمەتترە ڕێگاکە چکە ڕێ نییە بەڵام جاری وا هەیەڵم ئاو هەموو بڕۆمە ئەو سەر و بێمەوە قەوبڕیەکەم قەوبڕ شۆرت کەت قەوبڕیەکە لە ژیانمانە زۆر شت هەیە تۆ ئەتوانی قەوبڕی قەوبڕکردن فڕوفێڵ نییە قەوبڕکردن زیرەکیە کەواتە هەر ئێستا کتێبێکم لێوە نزیکە ئەم کتێبە Thinking Better The Art of the Shortcut باشە مارکۆس دو ساتۆر واتە بیرکردنەوەی باشتر هونەری قەوبڕ ئەمە ڕێگاکەیە تۆ چیەکی یەکجار پێویست ناکە ئەو هەموو ڕێگایە بە دوور و درێژی بۆ جا ساتۆری لەم کتێبەیە کۆمەڵەشتی جوانەڵێ لە پێشەکەکە ئەڵێ ئایا قەوبڕ چییە با دێڕێکتان بۆ بدۆزمەوە کە جێگەی سەرنجە ئەڵێ The journey to better thinking began 5,000 years ago around the Nile and the Euphrates. ئەڵێ گەشتی بیرکردنەوەی باشتر 5,000 ساڵ لەمەو پێش لە کەنارەکانی ڕووباری نیل و کەناری فرات هەبووە. Human wanted to find clever ways of building the city-states that were blossoming alongside these rivers. لەو کاتەوە دەرکەوتووە کە مرۆڤ چی کردووە؟ ڕێگای زیرەکانەی گرتوۆتە بەر لە مەسەلەی بیناسازی و ژیان لەو کەناراوانە. لە شوێنێکە باس لە زانایەکی گەورەی بیرکاریەکە
کە زۆر عاقڵ بووە هەمیشە بیری لەوە کردوێتەوە کە ڕێگەی کورد بگرێتەوە. و کۆمەڵشتی جوان باسەکە لەوانە ئەڵێ زانستی ئامار. زانستی ئامار ئەڵێ یعنی قەوبەر بۆ چکە زانستی ئامار هەزاران ملیۆنەها داتا هەیە. زانستی ئامار چییە؟ یەت خۆتۆ بۆ ناکرێ هەموو ئامار ئەو هەموو زاتایانە بخوێنیتەوە. یەک گرافیکە پێ پیشانەیە ئەڵێ ئەها فەقیری چۆن زیایی کردووە، ها چۆن کەمی کردووە، ها نازانم نرخی چی لێ هاتووە. یعنی یەک هێڵە بۆ کێشێ تۆ خۆ ڕاستیەکە زۆرە، ڕاستیەکە بە هەزاران پەڕەیە، بەڵام لە یەک گرافە ئەمە چییە؟ قەوبڕە. واتە ڕێگەیەکی کورتڕانەیە. حتى ئەڵێ چی؟ We are now living in a world where computers are able to do more computations in an afternoon that I can do in a lifetime. ئەڵێ مە لە سەردەمێکا ئەژین کۆمپیوتەر ئیشێکە بۆ ئەکا، حساباتت بۆ ئەکا کە ئەگەر خۆت بیکەی هەموو تەمەنێ خەریک بی ناتوانی بیکەی ئەو بە یەک تاق بۆتەکە. بە یەک دوانی وەڕۆ کۆمپیوتەرێک دەتوانێت ئەو هەموو عەمەلیە حسابیە بکات کە ئەگەر تو هەموو عمرێ خەریک بی ناتوانی بیکەی. اینجا ئەڵێ چی؟ Computers can analyze the entirety of the world's literature in the time that it takes me to read one novel. ئەڵێ کۆمپیوتەر ئەتوانێت شیکاری هەموو ئەدەبیاتی دنیا بکات لەو ماوەی کە من ڕۆمانێکە بخوێنمەوە. کاتێ ئەم بۆچی کۆمپیوتەر بەکارێنی؟ بەڕێزان بۆ ناچین شتەکان بەدەست بکەین. کاتێکی زۆر ئەڕوا کەواتە ئەمە چیەکەین؟ ڕێگایەکی بەکارهێنانی کۆمپیوتەر بۆ شتێک ڕێگایەکی زیرەکانەیە. تۆ ڕێگایەکی زیرەکانە گریتە بەر بۆی ئیشێک بە کاتێکی کەمتر بۆ بکرێت. لە شوێنێکە باسی سەیکی جوانەکە ئەڵێ چی؟ ئەڵێ laziness تەمەڵی doesn't mean that you do nothing. ئەڵێ تەمەڵی ئەوە نییە کە تۆ هیچ نەکەی. And this is a really important point. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. Finding shortcuts often requires hard slog. It's sometimes of a paradox, strangely. Although the motivation to find a shortcut might come from the desire to avoid work, it can frequently lead to intense, explosive periods of deep thoughts, not only to avoid the boring work, but to cope with the boredom that idleness instills. ئەڵێ باس لە تەمەڵیەکە تەمەڵی. ئەڵێ زۆر جار تەمەڵی وا ئەکا کە تۆ مەجبور بی مێشکە بخەیتە ئیش بۆی شتێک بە ئاسانتر بکەی. باشە بەڕێزان. بۆ نمونە تۆ ئەڵێی وەرە تخوا زەحمەت نەبێ بە پلایز دانە بە دانە ئەم تەلانم ئاوا بۆ لارکە. باشە؟ ئەم تەلانم بۆ لارکە. سیرەکەی لە یوتیوب لەوچ لەم ڤیدیۆیانەتان زۆر بینی بێ. نەفەرێکێت ئەڵێ اینجا بە پلایز بیکەم دانە دانە کە ناڕەحەتە. ئەی بۆ نەچم بۆ نمونە فڵان شت بە گیرەیەک هەموو تەلەکان ببەسم و یەک جار ئاوایەکی لێ بکەم. ئەها لە یوتیوبە هەیە شتی پێ پیشانەیە ڕێگای زۆر ئاسان. سیرەکەی ئەو شتەی کە تۆ هەموو جارەیەکی جاری وایە تۆ بزمارێکدا ئەچەقێنی بە تەختەیەکە. سیرەکەی ڕێگایەکی زیرەکانەی ئەگرێتە بەر نەفەرە لە یوتیوبە ڤیدیۆک بڵاوەکاتەوە ئەڵێ چەند زیرەکانە کردی. ئەمە زۆر جار ئەڵێ بیرۆکەی کێیە؟ بیرۆکەی کەسی تەمەڵە. کەواتە تەمەڵی وا ئەکا لە ئینسان داهێنان بکە. هیچ کات بە ئازایەتی مەزانە بڵێ وەڵا ئینجاقی چیەکە تا بەیانی دانیشم بە دیاری. ڕێگایەکی زیرەکانە بدۆزەرەوە بەڵکو بە سەعاتە تەواویکی. تەمەڵ و زیرەک لای ئێمە بە چێڵێن؟ ئەوەی فێرە بێ پێڵەن زیرەکە دەرەجەی هێنەوەی دەرەجە نایە پێڵەن تەمەڵە. بەڵام لە واقعە تەمەڵ ئەوەیە کە تاقەتی نییە شتێ بکە. خۆی ئەمە ڕاستەکەی تاقەتی نییە شتێ بکە. چیەکە؟ پەنا ئەباتە بەر فکرەیەک ئیشەکەی بۆ بکە. کەواتە لەم ڕۆ زۆر مهمە کە
ئینسان بیر کاتەوە بۆی ڕێگەیەکی ئاسان بگرێتە بەر.